پێم وابێ سبەینێ دوای ینی سبەینێ شەو ئەتوانێت خەڵق ناوەکان ببینێت پێم وابێ ئێمە بەیانی لە یەک سکرینەوە لە یەک تەلەڤیزیۆنەوە پەخشمانە کرد ئەوانەی کە دەنگەکان جیاکرێتەوە و ئیعلانەکرێ بۆ هەموو کەسێک ئێستا کردومانە بە سێ شاشە ینی سێ سکرینمان داناوە ئەوە پرۆسەکەی سەریعتر کردووە هیوادارین زۆر باشتر بەڕێوە بێبرێ پرۆسەکە کۆتایی دێ دوای ئەگەر کەسێک سکاڵای هەبوو ڕەخنەیەکی هەبوو عیبێکی شک برد ڕقەمێکی بۆ نەنووسرا بوو دەنگێکی خورابوو ئەمانە هەموو ئەو سکاڵایانە وەرەگرین دادوەرەکان پیاچنەوە سێریەکەن چی پێویست بوو ئیجراعات و بڕیار ئەوەی بۆدەن من پێم وایە پیرۆزبای لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن یەکێتی بردێەوە کەس نەیدۆڕانوە